پێشەشی بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئەمە کاوڵاتیەکی شاری هەولێر تقریبان 7 ڕۆژ پێش ئێستا تووشی ڕیخەرەکۆرەی بووم مامان لە سوودی پارکە لە سەردانی سەیدەلیچکردنە خۆمانمان کرد وتی فاسی و ئەو شتانە تاوکە پێ دەدەینەوە وەڵا فاس شتەکەم تاوا کرد گوتی یەقیزین تا بێت شرێکی وا لە نییە لە پاشان هەندێک عەبوو عیلاج دامی خواردم بیدادی ژانەکە لە زوو و پشتم بوو دوای داوە ڕیخەرەکۆرەکەی بە دیاری خست سەردانی خەسخانەش حکومیم کرد بە تایەختە نەبووم هەندێک فاس و سۆنە ڕۆشتانەشم لێن دەکرد دکتۆرە گوتی کاکە داخل بی ئەتو ئێوارە حەمەلیات دەکرێت وەڵا تقریبا ئەو شەویلێ داخل بوون بەندیشیان کردم لە بۆ حەمەلیاتی چوومە ژوورش بەزعامیان کردم لە پاشانیان هینا بە دەرێ گوتیان وەڵا ئەو جارێ ناکرێتن ڕیخەرۆکە شتان هەموو ئینتیاوی زۆر خڕویتەوە نەکرا وەڵا ئەمریش بە پێویستمان زانیار دەکەن کاک دکتۆر دڵشینەی خەسخانەی میهرەبانی وەڵا خوا خێریان بنووسیوە بە خەسەن لە ماوەی سەعاتێکی حەمەلیات و فاس و هەموو شتەکەیان لە تەواو کردم و ئێستا پاش ئەو ڤیدیۆش دەبینن کە بۆ گەنی بووە و ئیشەشی زۆر جوان و شازانەوە کردی خوا خێریشیان بنووسیدن وەڵا کاک دکتۆر ماشەڵڵا پەیدی شتەکانیان بڵاو دەکاتەوە لە ڕێی خاری شماتی وەڵا خارم دیارە دۆستی کاک دلێریە هەمەش ئینشاڵڵا خوا سەرکەوتو و سەرفراز دنیا و قیامەتی دەکاتن زۆر لێ ڕازی بووم پاکخانێکە وەڵا پاکخانێکە ئەوەی دەبینن سەد لە سەدە ماشەڵڵا لە هیچ جێک خەسخانەشکە و خزمەتە لێکوان دەکرێت هیچ جێشکە نەکرانی وەڵامە کاوانەکان وەڵا ماشەڵڵا میسانی وادە بەڕێز هەمووی خین شیرن هەمووی چبرێ دەرێوە چاوە قەت گلەی یەک ملیانە نییە وەڵا خۆشەویستان لە تەواوی میهرەبانی ئەو نەخۆشەیە هات ئازارێکی زۆری هەبوو پاشەوەی بەحسمان لەبەی کرد زانیمان کەوا ڕیخەلەکۆری هینامان ئەبەو شێوەی بە ئەمێرە پێشکەوتوەکان بە شتێکی جوان هەستاندوو کە فەرمان دەیدا لە ڕیخەلەکۆرەکە هەم بزانێت ئەوە پێدەری نۆت پیشە ئەوە ئیشی چییە؟ ئەو بەس گرێکی تون دەکات لە ناو هەناوی هاتەمەشاکە ئەبەو شێوەی نییە ئەوە گرێکەمان تون کرد ئەوە ڕیخەلەکە زیادەکەمان برێن ڕیخەلەکۆرەکەمان خنکات هەم پیشانی دە ئێستاگا تەمەشا ئەوە ئەو هەموو ڕیخەلەکۆرەکەی هاتەمەشاکە چەند دوور و درێژە هاتەمەشاکە ئەوە هەستای لێمان کردەوە بە جوانی کراشیمان تەمەشا چەند دوور و درێژە ئەو جە دوو داومان لە بنیدا ئەو جە دێین بە ئامێرە پێشکەوتووی بکە ئەوستا ئەو داوای کە داویدۆمان لێدا دێن داواکەش دەفسێنین ئەبەو شێوەیە ئەو داوای ئەو خەسمان بردە ژۆرێکە داواکەمان پسان ئەو جار ئامێرەشکە دەبێنە ژۆرێکە پێدێنە لیگاشوور خوا خێری و کەسانە بنووسی کە ئەو جیهازە باشانەیان کردی ئەبەو لیگاشوورەیە دێ چ دەکەی ئەها ئەوە ڕیخەلەکۆرەکەی دەفسێنی ئەبەو شێوەیە ئەوە ڕیخەلەکۆرەکەمان پسان تەبیعی ژانێکی زۆری هەبوو هەزمانی نەمابوو هاتە میهرەبانی بە زووترین کات داخیلمان کرد ئۆساتمان لەبەر کرد و ژەکەیمان لەبەر کرد ئەوە لێمان کردەوە ئەو جە دێن ئامێرشکە دەبێنە ژۆرێکە پێدێن کۆرکۆدایە تیمساح ئەوە چ دەکا ئەوە ئیشی ئەوەیە ئەو جێی دەگریتن ئێستاکە ئەو لایەمان گرت تەمەشاکە ئەو گرتمان تەمەشاکە ها ماری دەردێنی تەمەشاکە وەچی ماری هەموو پیشاندا ئەو سەرتە ئەو سەری دەهینین دەبێنێنە ئەو کونێ دەرێتن بە قسەی خۆشمان لە کونێ دێتە دەرێ ئەوەیە تەمەشاکە بە قسەی خۆش دەی بە قسەی خۆش ماری لە کونێ دەینە دەرێ ئەو هینامان ناوکونەکەی ئەو جا بە پۆرتەوە ڕای دەکێشین ئێستاکە تەمەشاکە ئەوستا ئەوە سەرەکی ڕیخەلەکۆرەکەی لە دەرەیە بەبێ ئەوەی زیجی نەخۆشەکەی کون بکەین دێ وردە ئەبەو شێوەیە نییە بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا ئێستاکە بە قسەی خۆش تەمەشاکە ئەگەر تەمەشا ئێرەکەی تەمەشا ئێرەکە بیرە تەمەشاکە ئەلێ بکان ئەوەن دوێنایتە دەرێ هێشتا هەندشی لە ژۆری مایە تەمەشاکە ئەوە هەندشی لە ژۆری مایە تێدەگەی ئەستور بووە دەمانێت چ بکەین دەمانێت بە جوانی بەڕێکچی بەبێ ئەوەی زیجی نەخۆشەکەی هەرزڕێنین دێ ئیشکی لە بۆ دەکەین بە جوانی ئەبەو شێوەیە تەمەشاکەن ئەبەو شێوەیە وردە سەد دەبی لەگەری بەسەر بردی زۆر چونکە ئەوە سەری مارەکەمان گرتیە هی ئێستا ترسمان نەمایە باشە بەس نامانەیە بۆ بسێتێ ئەبەو شێوەیە وردە دەیدێنین تەمەشاکە ئەوە ڕیخەلەکۆرەکەیە کە دیتان ئێستاکە بە عەمەلیەکی چەند جوان ئەوانەمان لێ کردبەوە یەکەم جار بە لیگاشوور دەرمهینە ئەو جە دوای ڕیخەلەکۆرەکەشمان هەموو دەرهینە سەلامەتی لە بۆ هەمووان میهرەبانی بەردەوامە
میهرەبانی دڵسۆزی و لێزانی.